ماوەیەکە ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی، شارەزایانی سیاسی، چاودێرانی هەرێمی و جیهانی، باڵیۆز و نوێنەرانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان باس لە هەبوونی مەترسیەکەن لەسەر هەرێمی کوردستان و قەوارە سیاسیەکەی و ئەگەری لە ناوچوونیە خەنەڕوو. هۆکارەکەشی بۆ ستەمی حکومڕانان و ناڕەزایی هاوڵاتیان و نەبوونی خزمەتگوزاری و یەکڕیز نەبوونی هێزە سیاسیەکانی هەرێم دەگێڕنەوە. پرسی هەبوونی مەترسی لەسەر قەوارەی هەرێم بەهۆی سیاسەتە هەڵەکانی هەردوو حیزبی حکومڕانەوە گەیشتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنەکەدا کە تایبەت بوو بە دۆخی عێراق، جێنین پلاسخارد نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ڕایگەیاند دابەشبوونەکان لە هەرێمی کوردستان قوڵ بوونەتەوە و کاریگەری نەرێنیان کردوتە سەردانیشتوان. نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ڕاشی گەیاندووە دەبێت هەڵبژاردنەکانی هەرێم دەرفەتی یەکسان بۆ هەموو لایەک بڕەخسێنێ و پێویستە دابەشبوونی ناوچەی زەرد و سەوس لە هەرێمی کوردستان کۆتایی بێ. ئەمە یەکەم جار نییە ئەم جۆرە هۆشداری دانانە دەربارەی دۆخی هەرێمی کوردستان بڵاو دەکرێنەوە. پلاسخارد ساڵی ڕابردووش بەڕوونی باسی لە هەبوونی مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان کرد و هۆشداری دابوو لەوەی پێویستە پارتە کوردیەکان بە گفتوگۆ چارەسەری کێشەکانیان لەگەڵ بەغدا بکەن. هاوکات هەر ئەم هەفتەیە ماتیۆ تۆلەر باڵیۆزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق لە دیدارێکدا لەگەڵ میدیاکارانی کوردستان نەیشاردەوە، ئەویش لەگەڵ ئەو بۆ چوونە هاوڕایە کە ئەڵێ مەترسی لەسەر قەوارەی هەرێم هەیە. وێڕای هەموو هۆشداریدانە جیهانیەکان بەرپرسانی پارتی وێکێتی بەردەوامن لە بێباکی و پاوانخوازی و کارکردن لەسەر بەرژەوەندیە کەسی و بنەماڵەیەکانیان. تا ئێستاش هەر حیزب و بە ئارەزووی خۆی دەچێتە بەغدا و تاران و ئەنکەرە و دەبێتە بەدیلێکی سربەخۆ بۆ حکوومەتی هەرێم. تا ئێستا هێزی پێشمەرگە و دام و دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی هەرێم لە دوو دۆڵی جیاوازدان و هەر یەکە و لە ئاوازێکە خوێنن. لەدبوون و پەرتەوازەیی و بەشبەشبوون لە هەرێم سێجومگەی سیاسی و ئابووری و سەربازی تێپەڕاندووە و دوولەتبوونی کۆمەڵایەتی و کولتوریشی لێکەوتوێتەوە، گەیشتوتە ئەوەی هاوڵاتیان خۆیان بە خاوەنی خاکەکەیان نازانن. چاودێران پێیان وایە دەسەڵاتداران وێڕای ئەوەی لەسەر زیادەڕۆیەکانیان بەردەوامن و گوێ بە هۆشداریە ناوخۆیی و دەرەکیەکان نادەن، تەنانەت تا ئێستاش هاوشێوەی سەرجەم دەوڵەتە دیکتاتۆریەکان و دەسەڵاتە شکست خواردووەکانی جیهان بەرپرسانی هەرێمی کوردستان بەردەوام شکست و قەیرانەکان دەبەستنەوە بە مەترسی و پیلانی دەرەکیەوە و خۆیان لە بەرپرسیارەتی دەبوێرن. ئەو بەرپرسە سیاسیانەی بوونەتە هۆکاری دروستبوونی مەترسی لەسەر هەرێم ماوەی 3 دەیەیە بە باڵۆنی کوردایەتی و ناسیۆنالیزمی کوردیەوە خۆیان هەڵواسیوە و تا ئێستا ژەیانەوێ بەو ناوەوە بەردەوامی بە حکومڕانیەکەیان بدەن. کوردەواری لە کۆنەوە گوتویانە بەردێک نەزان بیخاتە گۆمەوە بە 100 زانا دەرنایەت. دۆخی ئێستای هەرێمی کوردستانیش هاوشێوەی ئەو بەردەیە کە فڕێدراوەتە ناو گۆم. بەڵام ئەم بەردەیان دەیان نەزان و نەشارەزا بەرپرسن لە فڕێدانی و زانایانیش دەستەوسانن لە دەرهێنانی. ئێستا هەموو جیهانەوە زانن هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە و نەشارەزایانە بەرەو کەندێک هەنگاو هەڵدەگرێ کە ئەگەر وشیار و بە ئاگا نەبێ دەکەوێتە ناویەوە. تەنها و تەنها دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن کە بەهۆی دەمارگیری حیزبی و کەسیەوە ڕاستیەکان نابینن و بەردەوام لەسەر ڕێگایەکی هەڵا ڕێدەکەن.